غەزای ئوحود دوایەوەی کە مشریکەکانی قوڕیش لە بەدرا بەزین و کوژراوێکی زۆر و زیانێکی معنەوی زۆریان لێکەوت و سمعیان شێوە دوایەوەی کە لە پیاوی یەکیان فەوتا بڕیاریاندا خۆ ئامادەکەن بۆ تۆڵە سندنەوەیکی بەژان لە ساڵی سێمی کۆچیا سوپایەکی 3000 جەنگاوەریان ئامادە کرد و بە ژن و مناڵەوە کەوت نەڕێ ژن و مناڵ بردن بۆ شەڕ شەڕێکی گەورە شەڕێکی چارە نووساز لای عەرەبەکان وا عادەت بوو کە ئەگەر ژن و مناڵیان بردە دەرەوە یعنی ئەو پەڕی غیرەتدانە بەر جەنگاوەران بۆی دیفاعکەن لەوەی کە خۆیان بمێنن بۆی مناڵەکانیان هەتی و نەکەوێ خۆیان بمێن بۆ ئەوەی ژنەکانیان بێوە ژن نەکەوێ خۆیان بن بە کوشت بۆی ژنەکانیشان نەکەوێتە بەردەستی دوژمن ئەمانیش هەمویان ژن و مناڵەکانیان لەگەڵ خۆیان برد تا زیاتر غیرەت بیانگرێ بەرگریان لێ بکەن شەرمیش بکەن لە بەرچاویان ببەزن و هەڵێن ئەوانیش ژن و مناڵانیش هەمویان هاندەری جەنگاوەرەکان بوون ئاوا کەوتنە لەشکرکێشیەک تا گەیشتنە چیای ئوحودی نزیک شاری مەدینە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاوێژی بە یاوەرانی کردەوە و فەرمووی کە بۆ ڕوبەڕووبوونا نایە بچێتە دەرەوەی مەدینە چاکترە یا لە هەر لە مەدینە بمێنێتەوە ئەوان بێنە سەریان بۆ ناو مەدینە و شەڕی کۆڵانانیان لەگەڵ بکە ئەو کاتەش کە شەڕی کۆڵانان بوو لە سەربانەکانەوە ئاسانتر ژن و مناڵی ژەتوانن بەرامبەر ئەو جەنگاوەرانی ئەوان چالاکانە بەشداری شەڕەکە بکەن بەڵام ڕای گەنجەکانمانە بوو گەنجەکان پێیان وا بوو ئەگەر لە مەدینە بمێنەوە عیبە ئەوان دێن لە ناو ماڵی خۆیانە شەڕیان لەگەڵەکە خاستن ئەوانی کە بەشداری شەڕی بەدریان نەکرده بوو پێیان خۆش بوو کە بچنە دەرەوە و لە مەیدانی شەڕا پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بیان بینێ چۆن ئازایەتی خۆیان و چۆن دیفاع لە دینی خوای پەروەردگاریشەکە پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم هەرچەنە ڕای وابوو لە شارە ڕوبەڕوویان ببێتەوە چاکترە بەڵام ڕای گەنجەکانی هەڵبژارد و لەگەڵ نزیکەی 700 کەسا تەشریفی بردە دەرەوەی مەدینە ئەوانیش 3000 کەس چونکە دوو ڕووەکان کەوادەیان پێدا بوو کە لەسەری بکەنەوە خۆیان دزیەوە و نەچوون لەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم سوپاکەی خۆی ڕێخستەوە جارێکی کرد چوونە مەیدانی ئوحود چیایەکە مەفرەزەیەکی لەسەر لووتکەی چیاکەدانا و فەرمووی ئێوە پشتیوانیمان لێ بکەن و ئاگادار بن نەبادا قوڕێش لە پشتەوە بۆمان بێتەوە پێشی فەرموون لە هیچ حاڵەتێکی سەرکەوتن و بەزینە جێی خۆتان چۆڵ نەکەن شەڕ قەوما و تێکچڕژان ڕوویدا و ماوەیەکی زۆری پێچ و پاشان قوڕیشکە ژن کەوتنە هاوار و زریکە و لاوانەوە بەڵام بەدادی جەنگاوەرانیان نەهات مسلمانان نیشتنە سەریان و هەندێکیان کەوتنە کۆکردنەوەی کەلوپەل و دەستکەوتی شەڕ مەفرەزەی سەرچیاکەش کە دیتیان قوڕیش بەزی هەرچەند عەبدوڵای کوڕی جوبەیر ئەمیریان هاواری لێکردن و فەرمانەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وسەلام خستەوە یادیان بەڵام هەندێکیان هەر شوێنی خۆیان جێهێشت و ڕایان کردە خوارەوە کەوتنە شت کۆکردن لەولاشەو خالیدی کوڕی وەلید کە هێشتا لە بەرەی کافرەکان بوو ئاو ڕیدایە و بینیوە هەندێکیان سەرچیاکەیان چۆڵ کرد لە پشتەوە هێرشێکی ناکاوی کردەوە سەریان و سەری لە مسلمانان شێوان و شڵەژاندنی سەرکەوتنی لێکردن بە بەزین خۆشی لێکردن بە شین چونکە هەم خۆی زۆری لە پشتەوە لێ کوشتن و هەم قوڕیشە هەڵاتۆکانیشی ئازا کردەوە کە بگەڕێنەوە سەر مسلمانان و مسلمانان کەوتنە نێوانی دوو بەرداشەوە کە لە هەردوو لاوە لێیاندان بەورە بەرزی ئیتر نەخشەکە تێک چوو بە تایبەتی کە پاڵەوانێکی وەکو حەمزەی مامی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بەدەستی کۆیلەیەکی وەکو وەحشی کوڕی حەرب کوژرا کە بەڵێنیان پێدا بوو ئەگەر حەمزە بکوژێ لە کۆیلەی ئازادیەکەن ئەویش نەک هەر کوشتنی بەڵکو جەرگ و دڵیشی دەرهێنا بوو ئەم ڕەفتارەش پێغەمبەری خۆشەویستی صلی الله عليه وسلم زۆر خەمبار کرد بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوومەتی پیرۆزی بریندار بوو لەم شەڕێ دانێکیشی شەهید بوو شەڕەکە بە شکستی مسلمانان تەواو بوو دوایەوەی لە بەرژەوەندیان بوو بەڵام بوو بە شکستی بووە سورەتی ئالی عیمران بە چەند ئایەتێکی خۆی ڕووداوەکەمان بە حاڵەتە دەرونیەکەیەوە بۆ باسەکات إن يمسسكم قرح فقد مس القوم قرح مثله وتلك الأيام نداولها بين الناس وليعلم الله الذين آمنوا ويتخذ منكم شهداء
والله لا يحب الظالمين وليمحص الله الذين آمنوا ويمحق الكافرين. ئەگەر ناسۆر و ژان و سوێ لە ئوحودا چۆتە دڵتانەوە ئەوە بزانن کە خەڵکی تریش وەکو قوڕیشەکان ناسۆر و سوێی واش چۆتە دڵی ئەوانیشەوە لە بەدرە. ئیتر ئەمە ڕۆژگارە و ئێمە خۆمان لای ئەموو ئەو دەستا و دەستی پێکی تا ئەو کەسانەی باوەڕیان هێناوە واقع بینتر بن. خوای گەورەش خۆی شاهید و شەهیدتان لێ هەڵەبژێرێ. خوای گەورە ستەمکارانی خۆش ناوێ، بەڵام ئەمە تاقیکردنەوەی خوایە تا ئەو کەسانە پاڵفتەکە کە باوەڕیان هێناوە و ئەوانش کە کافرن نابوت و ڕسوایانەکە. یان هەر لە ئالی عیمرانە فەرمێ وەلەقەد صەدەقەکم الله وعدا ولقد صدقكم الله وعدا إذ تحسونهم بإذنه حتى إذا فشلتم وتنازعتم في الأمر وعصيتم من بعد ما أراكم ما تحبون منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة ثم صرفكم عنهم ليبتليكم ولقد عفا عنكم والله ذو فضل على المؤمنين. هو مسلمانين خواهي گەورە بەڵێنی خۆی سەرڕاستانە لەگەڵتانە بردە سەر لە سەرەتای ئوحودا کە ئێوە بە فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پابند بوون، ئەویش سەری خستن. ئەوە بوو ئێوە دوژمنانی خۆتان بەگیر هێنا و شکانتانن، بەڵام کە پابندیتان نەما و جۆڕایەڵی فەرمانی پێغەمبەرتان نەکرد عليه الصلاة والسلام بەزین و کەوتنە ناکۆچی نێو خۆتان. هەندێک هەڵوێستی نیشاندان کە پێتان ناخۆش بوو. ئێوە هەتانە دنیایەوێت و هەشتانە قیامەتیەوێت. ئەوە خوا بوو کە دەستانی لە زاڵبوونتان بەسەریان ناگرت و تا تاقیتان کات و تا فێرتان کە، بەڵام خوای گەورە هەر بوراوە لێشتان، چونکە ئەو بەسەر مسلمانانەوە هەر خاوەن فەزڵە.